سەرەتا من دوعای خێر بۆ هەموو ئەوانەکەم کە لەو کارە ساتە دڵتەزێنەیە گیانیان سپارد و داواکانم خوا بە شەهید قبوڵیان بکات. بەڵام ئینسان تاوەکو ڕابردوو نەخوێنێ ناتوانێت داهاتوو بنیاد بنێ. هەر ئەو کۆنە جاشانەی کە بەشداریان کرد لە جینۆسایدەکەدا زۆریان هەن لە گۆشە لێرە و لەوێ ئەشێ ئێستاش بەردەوامن لە جینۆسایدی گەنج و لاوی کووردا. فەبێ بزانین ئێمە بۆ هەڵەبجە بوو بە سوتەمەنی ئایدۆلۆجیەتی ناوچەکە کە زلهێزەکان لە ناوچەکەدا کێشەیان بوو بۆچی کوردێکی بێخاوەن کرا سوتەمەنی ئەو پێوەرە. جا تا ئێمە لە دوورەوە سەیری شت نەکەین لە ناوەڕۆکە هەر پێخۆرین و هەر پێخۆریش ئەبین ئیتر هەر ئەوە دوا ڕۆژمانە بێبێت چاوەڕێ چەندین جینۆسایدی تریش بکەین لە داهاتوودا. جا هیوادارم گەنج و لاوی ئێستا ئەوەی لە دوای نەوەتەکانە خوێندەوارەوە خوێنێ ئەمانە تێ بگەن لە هەڵەی ڕابردووی باو باپیرانی ئێمەدا ڕاستیەکی داهاتوو لەسەردا بنیاد بنێن. ئەوە هیوا ئاواتمە و بەداواکارم لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە جارێکی تر ئەو دڵتەزێنیە دووبارە نەبێتەوە و دووبارە هاوغەم و هاودەمی ئەو خەڵکانین کە لەو جینۆسایدەدا لەو کارە ساتەدا وایان بەسەر هاتووە و داواکارم لە ئەڵڵا خوا سوبحانەوە وتەعالە بە شەید قبوڵی کرد.